ئەو پەرلەمانتارە کوردانەی کە ئەو کاتە نوێنەری سلێمانی و کەرکووک بوون کۆبوونەوەیەکیان بەنهێنی کرد داواکاریەکیان نووسی بردیان بۆ عەبدولموحسین سەعدون کە سەرۆکی وەزیرانی عێراقی ئەو کاتە بوو کۆمەڵێک داواکاریان تیان نووسی بوو کە داوایانە کرد ئەو ڕێکەوتن نامە یان ئەو بڕیارەی کە عوسبەت الئومەم دابووی دەربارەی ویلایەتی مووسڵ و لکانی بە عێراق و ناچارکردنی حکومەتی مەلیک فەیسەڵ و عەبدولموحسین سەعدون کە مراعاتی هەست و سۆزی کورد و کوردستان بکەن و ئەو هیوا و ئاواتانە بهێنە دی تەڵەن نەک وەکو هیوا و ئاواتی گەورەی حکوومەت یان دەوڵەت بەڵکو وەکو مافەکان کە ئەدرێت چونکە لە سەرەتاوە ئینگلیزەکانیش ڕازی نەبوون بۆی کورد بدەنە ژێر دەستی عەرەب چونکە عەرەبەکان ئەو کاتە خاوەنی هیچ نەبوون دوایی بوون بە حکوومەتی خاوەن حکوومەت و کەوتنە چەوسانەوەی ئێمە پێش هەموو شتێ ئەو ڕێکەوتنەی عوسبەت الئومەم داوای کردبوو یەکەمەوە بوو کە زمانی کوردی ببێ بە زمانێکی ڕەسمی لە پەرلەمانی عێراق ئەمەی کە دوای 80 ساڵ کورد دڵی خۆش بوو کە لەسەر ئاودەستەکانی پەرلەمان و وەزارەتەکانی حکوومەتی عەلاوی و ئیبراهیم جەعفەری بە کوردیش نووسرا بوو ئاودەستخانە ئەمە ڕەنجێک بوو کە لەو کاتەوە ئەم خاڵە هەبوو کە زمانی کوردی پێویستە زمانێکی ڕەسمی دووەم بێ لە پەرلەمانە یعنی لە کوردستان بە تەئکید پێویستە زمانی ڕەسمی یەکەمین زمان بێ دووەم هەموو بەرپرسانی لیوا کوردیەکان کە ئەو کاتە کەرکووکی شەر بە کوردستان حساب بوو ئەبێ کورد بن سێم یەکێک لە سێ جێگرەکەی سەرۆکی وەزیرانی بەغدا ئەبێ کورد بێ ئەوەی کە ئێستا بەرهەم ساڵح لە شوێنێتی کە خۆیە کوتێ بۆ شوێنەکەی جەلال تاڵەبانی یان جەلال تاڵەبانی ئامادەیەکا بۆ ئەو شوێنە و ئەمریکایەکانیش پێی ڕازین چونکە لە زمنی لوعبەیەکایە کە ئەویش جنسەی ئەمریکی هەیە و سەر بە ئەمریکایە هەروەها ئەو ئەندام پەرلەمانە کوردیانە کە زۆریان زۆر ڕەسەنتر بوون لەوانەی کە ئێستا بە ناوی کوردەوە لە بەغدان لەگەڵەوەشە کە ئەندامی حیزبی حاکم بوون کە حیزبی تەقەدومی پێوترا ئەو کاتە کە زانیان مەطالیبەکانیان نایەتە دی ئیستیقالەیاندا و هاتنە دەرێ لەو حیزبە هاتنە دەرێ کە زۆر سەیرە ینی لەو سەردەمەشە حیزبێک عێراق حکومەکە عێراقێکی عەرەبی ئەمان لکاون نەک هەر بە عێراقەوە لکاون بە حیزبە قەومی عەرەبیەکەشەوە کە ئەوە لە دوایی ترە ئێستا بەلامانە زۆر شتێکی غەریبە ئەنجا بۆ ئەوەی کە حکومەتی عێراقی لە ساڵی 1932 کە بوو بە ئەندامی عوسبەت الئومەم ئەم ئیلتیزامانەی هەموو کەوتە سەر بەڵام بیلموقابل پێشی وترا بوو کە پێویستە ئەو مەرجانەش دەربارەی کورد و دەربارەی ناوچە کوردیەکە بهێنرێتە دی لە ئازاری 1932 نوری سەعی پەرلەمانێکی تری تەشکیل کرد وعدیدا بە کوردەکان کە ئەوانە ئەهێنێتە دیکە پێشتر و باس کراون لەم پەرلەمانە تازەیە جعفەر عەسکەری تیا بوو کە بوو بە ڕئیس وزەرا بوو پێشتر دوایی بوو بە وەزیری دیفاع جەمیل مەدفەعی تیا بوو کە بوو بە وەزیری داخلیە ئەمانە هەمووی ئەو تەوەجوهە قەومیە عەرەبیە توندڕەوە ئەلمانیان کە باوەڕیان بە وجودە کوردیە نەبوو ئەسڵەن دوایی مەلیک فەیسەڵ پەرلەمانی حەل کرد سەر لە نوێ ئینتیخاباتێکی تر کرایەوە لە یەکی تەمووزی ئەو ساڵەیە ئیمزا کرا لەسەر ئەو ڕێکەوتن نامەی کە لە نێوان ئەو دەوڵەتانەیە ڕوویدا وەکو ئێستای کە ئێوە هەمووتان ئەیبینن لە وڵاتانی مسڵمانانە ڕێکەوتنی نێوان حکوومەتی وڵاتە مسڵمانەکان لەگەڵ دەرەوە لەسەر حسابی شەعبەکانیانە لە ناوەوە ڕازیکردنی دەرێ لەسەر حسابی بغزاندن و تووڕەکردنی ناوەوە چونکە دەرەوە دەسەڵاتدارەوە ناوەوە بێدەسەڵات کراوە لەبەرەوە هیچ قیمەتێک بۆ میلەتەکان نییە وەلەو گەورەش بن وەکو میلەتانی گەورەی وەکو ئەندۆنیسیا و نەیجیریا و تورکیا و
جەزائیر و یان میسری 7 ملیۆن و 8 ملیۆنیش چ تەسیرێکیان لەسەر گۆڕانکاریەکان نییە، یا بەنگلادێش یا پاکستانێکی 150 ملیۆنی. ئەو سەردەمەش لە ساڵی 1930 کە ئەو پەیمانەی تەمووز کرا هەموو ڕوویەکیان کردەوە بۆ لای کێشەی کوردی، چونکە وردەوردە کێشەکان گەورەترە بوون، ناڕەحەتی و پشێویەک لە کوردستانە زیاتر پەرەیەسن، خەڵک تەواو بێزار بوو لە وەزعی کە هەیە، چونکە کورد وردەوردە بێمتمانە بوو لەوەی بەریتانیەکان کە ئێستا ئیمزایان کردووە دوایی ئەڕۆنە دەرەوە چی بۆ کورد دەمێنێتەوە، وەکو ئێستای کوردەکان کە هەمان مەترسی هەیە. وەختە وشار زێباری یا جەلال تاڵەبانی یا مەسعود بەرزانی یا هەر یەکێک لەو بەرپرسە کوردیانە هاوارەکە نەڵێن نابێ ئەمریکایەکان بڕۆنە دەرەوە لەم کاتێ هەتاوەکو کورد پێگا ئەم دەستورە ئەم خاڵانەی کە بۆ کورد زەمانەت کراوە پێویستە لە دەستورە بنووسرێ ئیتیفاقی لەسەر بکرێ بۆەوەی تەنفیز بکرێ ببێ بە ماڵ بەسەر حکوومەتی مرکزی بەغداوە، پێویستە پێشەوەی احتیلال بڕواتە دەرێ ئێمە ئەمانە مسۆگەرکەین. ئەو کاتەش بەداخەوە هەر ئەو قسانە ئەکرا و هەر بەو شێوەیەش ئەنووسرا نوێنەرانی کورد لە بەغدا و دەسەڵاتدارانی کورد و پیاوماقوڵانی کورد بە هەمان شێوە ئەو قسانیان هەموو هەر ئەکردەوە. بەڵام زۆر بەداخەوە ئەو قسانەش هەر وەکو ئەو زەمانە ڕۆی لە شوباتی 1930 شخصیەتێکی کوردی مەشهور کە ناوی معرف چیاوکە کە پەرلەمەنتارێکی کوردی بوو نوێنەری هەولێر بوو لە بەغدا لەگەڵ نووری سەعیا دانیشت و باسی لەو پەیمانە نوێیە کرد کە لە نێوانی بەریتانیەکان و حکوومەتی عێراقیە ڕووی داوە. داوای ئەوەی کرد کە ئەبێت دەقێک هەبێت لە دەستور و لەو ڕێکەوتن نامەیە کە مافی کوردی بپارێزێ. بەڵام بەداخەوە هەروەکو هەزاران برگەیتر هەروەکو سەدان برگەیتر کە ئەگەر بژنووسرێ هیچ قیمەتێکی نابێت، چونکە ئێمە لە سەردەمێکە ئەژین نرخ تەنها هی هێزە چێ دەسەڵاتدارە ئەتوانێ هیوا ئاواتێکی خۆی بێنێتە دی با لەسەر حسابی کەرامەتی خەڵکانێکی تریش بێ. لەم دارستانەی ئەم سەردەمەیە کە ئێمەشی تیاژین هەروەکو ئەو دارستانی پێش 80 ساڵ لەمە و پێش هەروە بوو.